وەریز دەزانم هەر کاتێ سیلا لێرە نەبێ هەست بە تەنهایی دەکەی پێم باشە بۆ خۆ تۆزگیاری لەگەڵ بکەی ئەرێ ڕۆندا سەبارەت بەو چیژە دراوسێمان کەوا خزمەتکاری دەکاتن نەتبینێ نازانی دەنگ و باسی چێ و ئێستا وەزعی چۆنە نەخێر قوربان ئەگەر ئەو چیژە شتێکی لێ بێکارە ساتە بەڕاستی پێم ناخۆش وا تێدەگەم هەموو خزمەتکارێک حاڵیان وابێ ئەم چیژە بەستە زمانە زۆر ماندوو دەکرێ بەڵێ گەورم ئەو نەخۆشە وا تێبگەم نەخۆشە زۆر بەڕقی ڕەفتاری لەگەڵ دەکەن و کەسێکیش نییە خەمی بخوا بەداخەوە بەڵێ قوربان منیش لەوە دەترسم ڕۆنداس تۆ ناتوانی لە باتی من بچێ ژوورەکەی و سەردانی بکەی بزانی وەزعی چۆنە؟ قوربان منیش بیرم لەوە کردوتەوە من دڵنیام کە تۆ دەچی سەری لێ بدەی دڵنیا بە گەورم خان مەکەم خەم مەخۆ ئێستا دێمەوە نزیک بیەوە سالی چۆنە زۆر ماندوو بەهێزە هەر نووسۆ هەڵناستێ خودایە چەند نەخۆشێکی سەیرە وا تێبگەم تا ئێستا هەر نەخۆشە چەند گوناحە ماری مەگریە تکایە منیش نازانم چی بکەم ئەوە چی دەکەن لەوێ بڕۆنە پۆلەکەتان دەیسو بەڵێ ئێمێلیا بەڵێ ئەگەر ساری زوو چاک نەبێتەوە و کە سوکاری قوتابیەکانیش بەم نەخۆشییان زانی پێم بڵێ چیمان بەسەر دێ نازانم خوشکم بڵێم چی نەخۆشیێکی ئاوا لە قوتابخانەکەم ئەمن دڵنیام ئەم هەواڵە لە دەرەوە بڵاو دەبێتەوە نابێ کەس بەم نەخۆشیە بزانێ بەڵێ باشە ئەگەرم نەخۆشیە بڵاو بووە ئەی هاوار چیمان بەسەر دێ پێویستە بیگوازینەوە بۆ نەخۆشخانەیەکی خێرخوازی تێگەیشتی یان نا بەڵێ خوشکەکەم خان مەکەم
خودایە گیان یارمەتیم دە لەم کارێ پێیان سپاردوم داوای لێ کردوم ساری ببەمە نەخۆشخانەیەکی خێرخوازی دەترسێم ئەم کارم پێ نەکرێ. بەڕاستی کارێکی ناخۆشە ئەگەر جێبەجێنەکەین لەوانەیە سزا بدرێن. ڕاست دەکەی ڤیکی بۆ ئەوەندە بە سستی کار دەکەی ها؟ ڤیکی لەبەرەوەی سالی نەخۆشە بێت تۆ بچیوە بازاڕ. بەڵێ وا دەچم. ئازیزەکەم ڤیکی من هەمیشە بەدبەختم و نەمتوانی لە نزیک خات و سالی بمێنمەوە. پیتەر پێم بڵێ ئەگەر خات و سالی شتێکی لێ بەسەر هات من چی بکەم؟ ئەها ڤیکی جارێ وەختی ئەم قسانە نییە. دەی ئێستا پێویستە دوعا بۆ خات و سالی بکەین هەتا چاک بێتەوە. ها ڕۆنتاس دەتوانین ئێمە یارمەتی ئەو چیژە خزمەتکارە بدەین کەوە دراو سێمانە؟ بەڵێ قوربان بۆ ئەوەی ئەو چیژە چاک بێتەوە پێویستی بە ژوورێکی گەرم و نێونێکی گەرم و خواردنێکی باش و گەرم و هاوکاری دراوسێکی باشەیە گەورم. تێگەیشتم. باشە تۆ دەتوانی یارمەتی بدەی؟ بەڵێ. ئێستا سەگەیشتیوە نییە؟ بڕۆ تۆ دەست بەکار بە. خاتومۆلی ڤیکی ئەگەر دەتەوێت زوو بنووی ئەوە زوو کارەکانێتەوە کە بڵێ
خدایە شیفای سالی بدە. ئەم ژوورە چەند گەرمە، چەند خۆشە، هەموو دەم هەروە خەوم لێ بکەوێ. شتی زۆر جوانم لەم ژوورە بینیوە. بەڵێ دەترسم چاوم بکەمەوە، ئەو شتە جوانانە بسر بن و نەمێنن. خەونەکە نەڕۆژ، دە خەونەکە بۆتە ڕاستی. بەڵێ ڤیکی هەستە لە خەو،
ڤیکی شتێکی زۆر سەیر ڕووی داوە. خان مەکەم لێم گەڕێ. سالی گیان تەندروستیت باشە بەم کاتە هەستای؟ دڵنیا بە من زۆر باشم. لەمە گەڕێ وەرە با شتێکی سەیرت پێنیشاندەم. چێ؟ سیر؟ وا دیارە تۆ خەوم دەبینی؟ دەتە وەرە لەگەڵم ئەنجا دەیبینی. خان مەکەم. تەمەشاکە تۆ ژۆک من سەر سوورماوە کاتی هەستام لە خەو ئەم شتە سەیرم دیت. خان مەکەم تۆ خەوم دەبینی هەر وەک پێشبینیم بۆ کردبووی. ڤیکی هێشە چەند نەرمە. ئەمە خەون نییە بەڵکو ڕاستیە. بەڵێ ڕاستیە. ڕاستەکەی ئەمە خەون نییە. بانانێکی چاک بخۆین. تێگەیشتم بێگومان ئێستا ئەو کچە بە سەزمانە دراوسێمان زۆر دڵشادە. دراوسەی چاک. بەڵام پێم بڵێ ڕۆنداس ئەم کچە چۆن ئاواز و چاک بۆ هێزی هاتەوە بەر؟ منی سرم سوورماوە دڵنیام بە هێزی خۆی وای لێ کردووە چاک بێتەوە. تۆ بەڕاستی وای بۆ دەچی؟ وا هەز دەکەم ئەو چیژە بە زۆرە ملێ ئەو کارە قورسانەی پێ دەکرێ لەبەر ئەوە زۆر ماندوو بووە و پاشان نەخۆش کەوتووە ئیدی ورەی بەرز بۆتەوە و چاک بۆتەوە. بەڵە قوربان من هەروای بۆ دەچم. لەوانەیە وابێ ئەو شیژە بە سزمانەی دراوسێمان هێشت ورەی دا بەزێ و زوو چاک بووە. دەبێ منیش هەروە بکەم بۆی چاک بمەوە. ئێستا زانیم قاپە زیوینیەکان وا دەکەن زۆر تێر بن. من زۆرم خوارد. خان مەکەم من زۆر خۆم دێ دەبێ بنۆم. دەزانی ئەمە ڕاستە خەیاڵ نییە؟ مادام وایە ئەم شەو لە لای من بنۆ. چی خان مەکەم؟ دەی ڤیکی خواردنێکی خۆش ژوورێکی خۆش و گرم. ئێستش با بنۆم. ئەمە خەون نییە بەڵکو ڕاستیە. بەلایەنی کەم خۆیەکێک هەیە یارمەتیم داد. زۆر سوپاس بۆ تۆ خۆیەکیان. هیچ کەسێک لەو بڕوایەدا نەبوو سالی چاک بێتەوە و تەندروستی باشتر بێ. پیتەری هاوڕێ فێڵێک دەدۆزێتەوە و بەهۆیەوە دێتە ناو قوتابخانەکە تاوەکو لە تەندروستی سالی دڵنیا بێ.